کامێرایەک لە سنووری سلێمانی دانرێت لەسەر سەرتا ڕێگاکە کامێرایەکیش لە پیرەمەگرون ئۆتۆمبیلێک لە سلێمانی دەردەچێت لە ڕێگەی دوکان بەرەو پیرەمەگرون دێ ئەگەر بێت و ئەم ڕێگایە بە 15 خولەک ببڕێ کام ڕێگایەت بۆت هەیە تەنیا 100 بڕۆی بە خێرایی 100 کیلۆمتر لە کاژێرێکدا ئەگەر 100 کیلۆمتر لە کاژێرێکا بڕۆی دەبێت ئەم ناوەندە لە سلێمانیەوە کە دەگەیتە پیرەمەگرون بە 15 خولەک ببڕیت چی دەکات کامێراکە کە تۆ لە سلێمانی دەردەچیت ئەم کامێرایە وێنەیەکی ئۆتۆمبیلەکەتە کرێ ژمارەی ئۆتۆمبیلەکەتە موشتێکی تۆمار کردووە کە ئەگەیتە پیرەمەگرون ئەم کامێرایە کە بەم کامێراش بەستراوەتەوە ئەزانێت تۆ ئەم ئۆتۆمبیلە سەعات بۆ نمونە 12 ڕێک لێرە دەرچووە ئەگەر 12 خولەک گەیشتە ئێرە دەزانێت کە تۆ لەم نێوەندەدا لە بینی سلێمانی بۆ پیرەمەگرون خێراتر ڕۆیشتووی چونکە ئەگەر لە 100 ڕۆیشتیتایە دەبایە تۆ 12 و 15 خولەک بگەیشتیتایەتە ئەم کامێرەی یەکە بۆیە کە دەگەیتە ئەم کامێرایە دەزانێت لەو بینەیە خێراتر ڕۆشتووی سزاکەت بۆ نووسێ ئەمە سیستەمی پوینت تو پوینتە